دوای 9 ساڵ لە چاوەڕوانی دوجار دادگایەکی نێودەوڵەتی لە بەرژەوەندی عێراق سکاڵایەکی یاسایی لە دژی تورکیا کۆتایی پێهێنا، ئەوەش بەڕاگرتنی هەناردەی نەوتی هەرێم. لە ساتەوەختی تۆمارکردنی سکاڵاکە عێراق تورکیای تۆمەتبار کردبوو بە پێشەلکردنی ڕێکەوتنێکی نێوانیان. پاساویشی ئەوە بوو بێگەڕانەوە بۆ عێراق تورکیا ڕێکەوتنی کردووە بۆ هەناردەکردنی نەوتی هەرێم و لەو پێناوەشدا عێراق داوای قەرەبووکردنەوەی مادی دەکرد لە تورکیا. بەڕای شارەزایان بەر لە دەرچوونی بڕیاری کۆتایی دادگاکە جۆرێک لە ڕێکەوتنی سیاسی و دیبلۆماسی لە نێوان هەردوو وڵاتدا ئەنجام دراوە. ئەوەش گومان دەکاتە سەر ئەو داوای عێراق کە پێشتر داوای 26 ملیار دلاری قەرەبووی لە تورکیا دەکرد. ئەمە هەموومانەزانین شارەزای سیاسەتی ناوچەی تورکیا هەین. تورکیا قەرەبووی مادی بە هیچ وڵاتێکی ناوچەی دەوروبەری خۆی نەداوە و نادات. ئەوەی کە ئێمە ئەم زانیاری ئاماژە ئەیبینین هەردوو لا لە ڕووی سیاسی و ڕێکەوتون پێشەوەی ئەنجامی دادگایەکە یەک لای بکرێتەوە. ئەمەی کە ئێستا هەڵایە دروست بۆ 2 مانگە دادگاکان جامەکەی لای کردوتەوە، بەڵام لە ماوەیەم 2 مانگای عێراق و تورکیا لە ڕووی سیاسی و گفتوگۆی خۆیان هەبووە. ئەتوان بڵێم تا ڕادەیەک بۆ نسبەت عێراق و تورکیاویش ئەهەمیەتێکی نییە ئەنجامی دادگایەکە، بەڵام شڵەژانێکی سیاسی میدیایی ئابووری لە هەرێمی کوردستانە دروست کردووە یا ئاکات. ئەندامێکی ژووری یاسایی بزوتنەوەی گۆڕانیش باز لە ڕێکەوتنێکی نوێی نێوان هەردوو وڵاتی عێراق و تورکیا دەکات کە لە پای قەرەبووکردنەوەی مادی تورکیا بە شەعاوی عێراق زیاد بکات. یەکێک لە بەندەکانی پەیڕەوی ناخۆی ئەم هەیەشەوەیە کە کاتێک دوو تەڕەف ئیتیفاقەکەن کێشەیەک ببەنە بەردەمام هەیە پێویستە دوای کە قەرارەکە دەرەچی هەردوو لە پابەندی بن، پامەدی ئەم قەرارە بن. من وای بۆ ئەچم کە ئەو مۆزوعی قەرەبوویەش هەر بە ئیتیفاق چارەسەرکرا بە نێوان عێراق و لە نێوان تورکیا، وەکو زانیاریەکان کە ئێستا هەیە باسەوەکەن کە لە بەرامبەرەوەی کە عێراق چاپۆشی لەم قەرەبوویە بکات، تورکیا بڕێکی زیاتر ئاوی بۆ بەرداتەوە بە عێراق و بڕێکی زیاتر ئاوی پێ بدە. شەمەی ڕابردوو بە بڕیارێکی دادگایەکی نێودەوڵەتی هەناردەکردنی نەوتی هەرێم ڕاگیرا کە ڕۆژانە 370,000 بەرمیل نەوتی خاوی هەرێم بۆ بەندەری گیانی تورکی هەناردە دەکرا. بەڵام تا ئێستا ڕوون نییە کە ئایا تورکیا چۆن قەرەبووی عێراق دەکاتەوە و هەناردەی نەوتی هەرێم چی لەبەسەر دێت لە ئایندەدا. ڕزگار جەبار کێنێن سلێمانی.